بە پێی نوێترین ئاماری ڕێکخراوی بانکی نێودەوڵەتی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2016 بۆ لە 12.5 بەرز بۆتەوە. ئەمە لە کاتێکدایە ساڵی 2013 ڕێژەکە لە 3 بووە کە ئەوەش بە بەرزبوونەوەیکی ناسروشتی و مەترسیدار هەژمار دەکرێت. بە پێی پێشبینیەکانی بانکی نێودەوڵەتیش ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2017دا زۆرتر و زیاتر بەرز دەبێتەوە. لە سەراستی عێراقیش ڕێکخراوەکە پێشتر ئاماری ترسناکی هەژاری ئاشکرا کردبوو کە ژیانی لە 123 دانیشتوانی عێراق لە ساڵی 2014دا لە ژێر هێڵی هەژاریەوە بووە، لە کاتێکدا بە پێی ئاماری ساڵی 2013 بانکی نێودەوڵەتی ئەو ڕێژەی لە 115 بووە. ئەو ئامارە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش لەگرتەوە کە زۆرترین ڕێژەی هەژاری لە عێراق لە هەردوو پارێزگای میسان و بابل تۆمار کراوە و لە 149 بووە. جەنگ و بارودۆخی ئاڵۆزی سیاسی و قەیرانە ئابووریەکان بوونەتە هۆی ئەوەی هەر تاکێکی عێراقی مانگانە تەنها 77,000 دینار خەرج بکات. ئەمە لە کاتێکدایە لە ساڵانی بەر لە 2014 داهات و خەرجی تاک لە ئاستێکی زۆر بەرزدا بووە. ڕێکخراوی بانکی نێودەوڵەتی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بۆ هۆکارەکانی ناوکۆکی سیاسی و قەیرانی دارایی و شەڕی داعش دەگەڕێنێتەوە. لە بەرامبەر ئەو دۆخە سیاسی و ئابووریە ناهەموارەی عێراق و هەرێمی کوردستانی گرتووەتەوە، حکوومەتی عێراق زۆر باشتر لە هەرێم بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە چووە، لە کاتێکدا هێشتا چەندین شار و شارۆچکەی لەژێر دەستی داعشدایە و خەرجیە سەربازەکانی بەراورد بە هەرێمی کوردستان زۆر زیاترن. هەرچی لە هەرێمی کوردستانیشا سەرەڕای ئەو دۆخە سەختەی هاوڵاتیان کەچی داهاتی بەشێکی زۆر لە نەوتی هەرێم بۆ گیرفانی بەرپرسانی حیزبی و کۆمپانیەکان دەڕوات. عێراق سەرەڕایەوەی چەندین کێڵگەی نەوتی لەدەستدا و لەژێر دەستی داعشدایە کەچی هەناردەی نەوتی بۆ نزیکەی 4 میلیۆن بەرز کردوێتەوە و لەو ڕێگەیەشەوە بەردەوام بۆ لە دامینکردنی موچەی فەرمانبەران و پێدانی پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە و تەنانەت پێدانی جەژنانەش، کەچی لە هەرێمی کوردستان هەرچەندە حکوومەت بەڵێنی بەرزکردنەوەی هەناردەی نەوت و چارەسەرکردنی قەیرانەکانی بە خەڵکدا بوو، لە ئێستادا بەنەوتی کەرکووک و داهاتی ناوخۆیشەوە چارەکە موچەیەک بۆ فەرمانبەران دابین دەکات. هەرچی حکوومەتی عێراق پڕۆژە یاسای بودجێ پەسەند کرد و ئاڕاستەی پەرلەمانی کردووە. هەروەها فەرمانبەران لە دابینکردنی موچەی ساڵی 2017 دڵنیا کردوێتەوە، بەڵام هەرێمی کوردستان نەک پڕۆژە یاسای بودجە بەڵکو و پەرلەمانیشی لەلایەن لایەنە سەرەکیەکەی حکوومەتەوە پەک خراوە و بەردەوامیش باز لە خراپتربوونی بارودۆخەکە دەکات. حکوومەتی عێراق سەرەڕایبوونی گەندەڵێکی زۆر تێیدا لە هەمان کاتدا بەردەوام لە خەمی دابینکردنی موچەی فەرمانبەراندایە، هەرچی بەرپرسانی هەرێمیشە لەسەر هەنادەکردنی نەوتی کەرکووک ڕێک ناکەون و ئەو شارەیان لە خاڵی ناوکۆکی لەگەڵ عێراق کردووەتە خاڵی ناوکۆکی لە ناوخۆیی. ئەمە لە کاتێکدایە دوو حیزبە سەرەکیەکەی هەرێم هەرێکیان ئەوی دیکە تۆمەربات دەکات و خۆی بە بەرگریکار لە مافی کەرکووکەکان نیشان دەدات، کەچی بە پێی بەڵگەنامەکان بەشێکی زۆر لە نەوتەکە لەلایەن بەرپرسان و کۆمپانیا حیزبەکانەوە دەفرۆشێت و داهاتەکەیشی دەچێتە گیرفانی ئەوان. هەر بۆیە سەرجەم ئاماژەکان پێمان دەڵێن بەرپرسانی هەرێم نەک قەیرانەکان چارەسەر ناکەن، بەڵکو بەشێکی زۆری داهاتی وڵات بۆ خۆیان دەبەن و حکوومەتیشیان کردووە بە ژێر قەرزێکەوە بەدەیان ساڵ نادرێتەوە.